دەستخۆشی بەرنامەکەتان لێ یەکەم ڕاستی تەوەرێکی باشتان دانەوە کە بۆم سەردەمە زۆر زەرورە وەکە و بەڕێزەوتی لە سەردەمی سۆشیال میدیایە بە تایبەت زۆر لە بینی هاوڕێ لە بینی خێزان لە هەمووی غیرە هەیە بە تایبەت لە بینی هاوڕێیەکە لە ڕێگەی سۆشیال میدیاوە زۆر هەموو شتێکیان هێناوەتە ناو ماڵەکانمان بەڵێ کە زۆر بەشی یەکرێ فەیک بیانی شتێکی ناڕاست بڵاوکەنکراوە بەڵێ بەتەشید و ڕاستی من دوو پرسیارم هەبوو لێرە بەس پێشەوە حەزەکەم شتێک بڵێمە لەسەر ئیزافی قسەکانی جەنابە کە دەستخۆشی لێکم ینی ئەو شتە زۆر ڕاستە حەسوودی لە هەموو کەسێکە ئەکرێ هەبێ بەڵام بە ڕێژەی دیاریکراوە بەڵام کە لە ڕێژەی خۆی زیادی کرد وەک ینی ئەو بەڕێزەی لیان چەنەها کەسی تر خێزان و ئایلە و هاوڕە و هەموو کەسی لە دەستەوە تووشە بن بەبوونی ئەوە من لێرە دوو پرسیارم هەیە ینی ڕێنمایی جەنابە بۆ ئەو کەسەکە ینی چۆن پلانێک دانێ بۆ ئەوی کە بتوانێت بەسەر خۆیان زاڵ بێت بۆی کە هەرچۆنێک بە تۆزێک لەو حەسوودیە زۆرە بێتە دەرەوە دووەمیش ڕێنمایی جەنابە بۆ ئەو دایک و باوکانە کەوەگە و بەڕێزە بۆن منە بەراورد ئەکەن یان کە بە جۆرێک مناڵەکانیان وا پەروەردە ئەکەن کە تووشی ئەم گرفتە ئەبن چۆن ڕێنمایی جەنابە چیە بۆیان کە هاوکاریان بیان چۆن پەروەردەیەکی باشتر بکەن بۆی کە مناڵ تووشی ئەم کێشە و گرفتە نەبێ. سپاس کاکە باڵاجان وەڵا ئێمە ڕێنماییمان بۆم خاتوونە زۆر شتمان بۆ باس کرد بەزەبێ بەرنامەی بۆ دابنین لەگەڵ یا دابنیشین کۆمەڵێک چۆن قسانەمان بۆکە قسەی تری بۆکەین بۆ ئەوەی ئەم ئەفکاری لە ناو مێشکایەتی بەرامبەر خەڵکی تر ئەو هەستا ئەو شعورەی هەیەی کە سەرکەوتنی کەسانی تر ئەبێتە هۆی بەدبەختی ئەمە بێ لە مێشکی بسڕینەوە بەعکسەوە زۆر جاگەر خوشەکەی سەرکەوتوو بێ ببێ بە پزیشکێ ئەمیش لە سایە لەوانەیە بحەسێتەوانێ ئەمیش لەوانەیە چەندجار بچێ بۆ لای ڕەفیقی بنێرێ بەبێەوەی خوشەکەی پاری لێوەرگێ بۆ نمونە ئەها جۆری بیرکردنەوەکە ئەگەر جۆری بیرکردنەوەکەی گۆڕی سەرکەوتنی خوشکەکەی لە ناو مێشی خۆیان ڕەبت کرد بە سەرکەوتنی خۆیەوانێ کاڵێ خوشەکەم شانازی پێوەکەم ئەوەیە زۆر خەڵک واسەشی پێکەن بۆ ئەوە ئەگەر براکەی بوو بە موهەندیس ئەم شانازی پێوە کرد ئەگەر کچی بوورەکەی پلەپایەکی بەرزی کرد شانازی پێوە کرد وتی منە مەکشی پوری منە و چی وچە کەواتە ئەمە زیاتر بێتە هۆی ئەوە لە جیاتی غیرەی لێ بکە خۆشەویستی زیابێ خۆی هەمووی جارێ ئەڵم لە بینی ڕق و کینە و خۆشەویستیە تاڵەمویەکە خۆ زۆر ژنومێرتێ بە خۆشەویستی بەڵام لە مووقیفێکەوەی لێوێ بە دوژمنی تەلاقیە پاش ماوەیەک ئەمە ئیترمە بەرنامەی ببووی دابنی یەکەم شت ئێمە جۆرێک لە چارەسەرمانەی پێڵن چارەسەری عقلی ئینفعالی ڕفتاری هەڵچوونی ئەمە ئێمە ئیش لەسەر ئەماکەین ئەم کۆمەڵی ئەفکاری غەڵەتی هەیە دەربارەی خوشکەکانی دەربارەی دراوسەکانی دەربارەی هاوڕێکانی دەربارەی کچی پورەکانی ئەبێ ئەم ئەفکارانە بگۆڕێت تەمەنەوە بە دانیشتێک و دانیشتن نابێ کاتیەوێ من کەوەکو پێشم وت پێشتریش ئەگەر ئامادە بێ من لەگەڵ لێدایکی وتی ئێمە ئامادەین کە لەگەڵ یادا ئەنیشین ئەو بەرنامەی بۆ دانین ئیش لەسەر ئەماناکە اینجا ڕفتارەکانێت اینجا نمونەی بۆیانینەوە اینجا شتەکان لەواقع لەگەڵ خوشەکە تێکەڵ یەکەن چیەکەین کۆمەڵی شتێ بۆ دایک و باوکەکان کاکە باڵا من دائیمەن ئەڵێن ئەگەرە تێ مناڵەکە و دەروون دروست بێ بەخۆی بەراوردی کە مەقارنەی مەکە ئێستا یەکێ لەوانەی غەڵەتەکەی شیرینخانەوە بووە مەقارنەی کردووە بە خوشکەکانی و پورەکانی بۆ کچی پورەکە وایە بۆ ئەوە ڕقوکینە زیاتر دروستەکە من ێستا پێم بڵم بۆ وەکو براکە و نای بۆ وەکو خوشەکە بۆ کوڕی پورەکە و نابی هەر لە خۆم هەست بە کەمیەکەم دیارە ئەو لە من باشە بۆ من چیمە لە کاتێکم شخصیتی جیاوازە ئەبێ خۆی بەراوردکەی بەخۆی 5 ساڵ چۆن و 6 ساڵ بێ بەچەند 7 ساڵ چۆن لە پۆلی یەک چۆن بۆ پۆلی دوو بە خاڵەکە بەخۆی بەراوردکەی ئەمە یەکێ لە کێشەکانە یەکێ لە کێشەکان بێبەزبوونە لە خۆشەویستی ئێمە بە هەموو دایک و باوکی ئەگەڵێن یەک دووەم پێداویستی دەرونی مرۆڤ خۆشەویستیە بۆیە خۆشەویستی بن بە مناڵەکانیان بەڵام نقمیان نەکەن لە خۆشەویستیاتان نەبێ بە نازداری اینجا ئەمن و ئاسایش لە ناو خێزانە نابێ شەڕ و ئاژا و مەشاکیل هەبێ چەند مناڵ یەکەم پێداویستی دەرونی ئەمن و ئاسایش ئەم جارێ باسی یەکەم و دووبارەش یەکەمە بۆی دایک و باوک وەکو جەدوەلی زەڕبی بێ لەلایەن شەڕ و ئاژا و مشکیل و هەرچییانەیە لە دەرەوەی نێڵ مناڵەکانیان لە ماڵ بێ یا کە خەوتون چونکە ئەمە ئەبێتە هۆی ئەوە لەلایەنی دەرونی و کێشیان بۆ دروست بێ هەموو ئەمانە زۆر خاڵی تریشەیە چەندەها ساڵی قسەی لەسەر دەکەین و لە زۆر بەرنامەیتە ئەگەر ئەمانە بکەن ئیتر مناڵ بۆ غیرەکە بۆ خۆ غیرێ لەو فەرق و جیاوازیەوە دروست بە هەندێک دایک و باوکێ مناڵێکی خۆشترەوێت لەویتر وڵات چێ لە کەسێکی نزیکمان چۆ ئەمری خوای کردووە یا ئاخر مناڵە یا تاقانەیە کوڕێکە لە دوای 5 کچاتوە ئەمە هەمووی غیرە دروست دەکات کرد چیە و کوڕ چییە هەر خوای یات و مناڵە و جەرگتان